سڵاوتان دەبێت لەگەڵ خەڵکشانی ناڕزاییەکان و خۆپیشاندانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی ئێران کەسێکی نزیک لە بنەماڵەی ژینە ئەمینی ئاشکرای دەکات لەلایەن دەسەڵاتدارانی تارانەوە گوشاریان خراوەتە سەر بۆ ئەوەی هیچ لێدوان و زانیاریەک بۆ دەستگاکانی ڕاگەیاندن نەدەن. عیرفان مورتەزا ئامۆزای ژینە ئەمینی لە لێدوانێکیدا با کەناڵی سکای بەریتانی وتووە ژینە بۆتە دەنگی ناڕزایی گەلانی ئێران لە بەرامبەر ئەوەشدا گوشارمان خراوەتە سەر بۆ ئەوەی لێدوان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن نەدەین و هیچ زانیاریەک ئاشکرا نەکەین. عیرفان مورتەزا باسی لەوەش کردووە دەسەڵاتدارانی ئێران هەوڵیان داوە تەرمی ژینە ئەمینی هەر بە شەو و بە شێوەیەکی نهێنی بە خاک بسپێرن بەڵام هاوڵاتیان ڕێگەیان بۆ پلانە نەداوە و ڕێگریان لێکردوون. ئەمەش لە کاتێکدایە کە دەسەڵاتدارانی ئێران بەردەوامن لە سنووردارکردنی زۆرێک لە پێگەکانی تۆڕەکانی پەیوەندیکردنی وەک ئینستاگرام و وەتزاپ بە ئامانجی سنووردارکردنی توانای خۆپیشاندەران بۆ ڕێخستن و بڵاوکردنەوەی ڤیدۆی تایبەت بەخۆیان کە توندوتیژی هێزە ئەمنیەکان پیشانی جیهانی دەرەوە دەدەن. لە ماوەی ڕابردووشدا سەرۆکی پەرلەمانی ئێران بەڵێنیدا کە لیژنەیەک بۆ بەدواداچوونی ڕاستیەکانی چۆنێتی گیانەدەستدانی ژینە ئەمینی پێک بێنێت. هەروەک ئیبراهیم ڕەیسی سەرۆکی ئێران پەیوەندی بە بنەماڵی ژینە ئەمینیەوە کرد و سەرەڕای ڕاگەیاندنی سەرخۆشی بە بنەماڵەکەیان بەڵێنیدا تاوەکو بە ئامانجگەیاندنی لێکۆڵینەوەکان چاودێری دۆسیەکە بکات.